دوای ئەوەی کە بووە پارێزگا لە ساڵی 2015وانەیە کۆمەڵی بەڕێوەبەرایەتی کرایەوە لە زمانیانە بەڕێوەبەرایەتی پسوڵەی خۆراک بە کۆمەڵێکی شەو گیر و گرفتەوە کە هەم مۆزەفمان نەبووە هەم بینامان نەبووە هەم کێشەی دابینکردنی میلاکاتمان هەیە لە ڕێژ میلاری و کاریگەڕێوانەوە لە ڕاستیە پسوڵەی خۆراکێکێکە لەو فەرمانخزمزاریانی کە هاوڵاتێکی زۆر سەردانیەکە ڕۆژانە بە حکمیەوەی کە پەیوەندی ڕاستەخۆی بە ژیان و قوتی هاوڵاتیانەوە هەیە دوابدوای ئەوەش هەڵابجەکە بوو بە پارێزگا مەفروض بوو کە بەڕێوەبەرایەتێکی سەربەخۆی جیاوازی هەبێت بەڵام بە حکمیەوەی کە کێشەیەکی دارایی قوڵ هەیە لە کوردستانە ئەتوانین بڵین بیانویان هەیە کە حکوومەت بڵین لەبەرەوەی کە قەیرانمان هەیە ناتوانین مۆزەف تعیینکەین کێشەی سەرەکی ئەمەش مۆزەف و میلاکاتە لە ڕاست لە ڕێی بینا و دایرۆشتەوە بە موقەت ئێرەمان هەیە ئەتوانین بڵین لێرە ئیشەکانمان جێبەجێکەین بەڵام کێشەی سەرەکیمان نەبوونی مۆزەفەکە خۆمەک بەڕێوەبەری دایرەکە هەموو ئیشەکانی مۆزەفەکانی تریشەکەم بەڵام ئەمە ناتوانین کە هەوڵێن هەموو ئیشەکانی کە بەڕێوەبەرایەتێکی سەربەخۆ بکات بە یەک دوو نەفەر ناکرێت ڕاستی پێویستی بە ژمێریار و کارژێر و داتا و ئەم شتانە هەیە حکوومەتی ناوەندی عێراق فۆرمی خۆراکی هەڵەبجەی بەزیاد چاپ کردووە کە وەک پارێزگایکی سەربەخۆ ناساندوێتی بەڵام ئێسەش وەکو پێشتر باسم کرد بەهۆی نەبوونی میلاکاتەوە مامەڵەکانمان کە لە هەوڵاتیان وەرێگرین دیسانەوە بێت لە ڕێبەریدەوە مانگانە لە ڕێی بەڕێوەبەراتی پسوڵەی خۆراکی سلێمانی شەکانیان جێبەجێبکەین کە ئەمەش گرفتی بۆ ئێمەش و بۆ هەوڵاتیانش دروست کردووە پێویستە مانگانە هاتوچۆ بکەین و سەردانی سلێمانی بکەین و لەبەر نەبوونی یەک دوو مۆزەف لە ڕاستی ئەگەر یەک دوو مۆزەفیان بۆ دابینکردنایە ئەو کێشانە لە ساڵین لە سڵانەوەی چارەسەرە بوو کە ئەمەش سوکە بەڵێنێک درراوە کە لەلایەن وەزارەتی پەیوەندیدارەوە کە ئەم کێشانەمە بە چارەسەکەن ئیتر ئایەکەی چارەسەر بێت ئەویان دەکەوێت ئەستۆی حکوومەتەوە دەتوانین بڵێن پارێزگار وەک خۆیان هەوڵیان داوە لە ڕاستیە پارێزگار چلایانی پەیوەندیداری کە وەزارەتەکان هەموو هەوڵێکیان داوە کە بکرێت لە ڕێی دابینکردنی مۆزەف وڵان و ئیسیسنا بۆ هەڵەبجەدانیان بەڵام لە ڕاستیە تا ئێستا هیچ هەنگاوێکی عەمەلیمان نەبینیوە لەم بوارەیە پێویستە ئێستاتی ئەمان مۆزەفێکیانەیە هیچیان نییە ینی لازمە نەک دانێ ئەو گشت خەڵکە ڕووی تێەکە لازمە دە دوانزن مۆزەفون و کار تێکارەبایە بڕێ ینی هیچی کێشیان یان هیچ ئیشێکیان بۆ ناکرێ ئەبێ ئەمە یا مۆلیدێکی گەوران بۆ داوێن کەن یا شتێکیان بۆ نابێشتیوە ینی ئەمە دوورە لە پارێزگا و ئەو شتانە دوورە لە پارێزگا ناوی خۆیەوە خۆیەوە ئەبێ هەموو شتەکانی کامل بوون ئەبێ هەموو شتەکانی دەسەبەر کرێ نابێ ئیهمال کرێ وەکو پارێزگا کاتێ ئەوەی سەهاتوون بۆ ئێرە ینی زۆری ئیهمالە شتەکە زۆری ئیهمالە و داوای چەکەم لە پەیوەندیداران ئەو لە وەزارەت ئەو ئیشانە جێوەجێ بکەن و ینی بۆ ڕێکوپێکی ئیشەکان بکرێ وەتی هەرێم دابین کە ئەوەی کە گرفتی سەرەکی ئەمەیە لە با بڵێنکردنەوەی بەڕێوەبەرایەتیەکان چێوانەی لە حکوومەتی فیدراڵیەوە بێت چێوانەی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ کێشەی میلاکمان هەیە چونکە بەڕێوەبەراتی پسوڵەی خۆراک ئێستا ژمارەی فەرمانبەرانی توانم بڵێم کەمترە لە 3 نەفەریش و ئەو فەرمانگانەی کەشی کە فەرمانیان بۆ دەرچوە تاوەکو ئێستا ئێمە نەمانتوانیوە میلاکیان بۆ پێیاکەین لەبەرەوەی هەم ڕێخستنەوەی میلاک لە دەسەڵاتی پارێزگانیە و گواستنەوەش بە هەماشیەوە لە دەسەڵاتی پارێزگانیە و دامەزراندنیش لە وەستاوە لە ئەنجومەنی وەزیران لەبەرەوە داوامان کردووە لە وەزارەتی بازرگانی بە تایبەتی بۆ ئەوەی پسوڵەی خۆراک کە چەند فەرمانبەرێکیان بەگرێ بەست بۆ دابنرێت بۆ ئەوەی کە بتوانن ئیش و کارەکانیان بە شێوەیەکی ڕێکوپێک چکە ئەوەی کە لەسەر بەغدا بووە لە کردنەوە بە ئەنجامی گەیاندووە پسوڵەی چاپ کردووە بە ناوی پارێزگای هەڵەبجەوە کۆدی بۆ جیا کردوێتەوە ڕەنگی تایبەتی پیاوە خۆیان دووجار سەردانی پارێزگای هەڵەبجەیان کردووە لێرە لەگەڵ ئەنا کۆبوونەوەمان کردووە ئەوەی لەسەر ئەوان بۆ کردویانەوە ئێستا پێویستە حکوومەتی هەرێمیش بەدەم بەڕێوەبەرایەتێکەوە بێت.